سڵاو بینەرانی تەلەڤیزیۆنی کۆمەڵا ئەم کاتە و هەموو کاتێکی ژیانتان پڕبێت لە شادی و کامەرانی. ئازیزان، ئەوە لە ئەڵلقەیەکی دیکەی بەنامەی دیدار و ڕافەوە هاتمەتەوە خزمەتتان بۆ پێشکەشکردنی بەڕگە و بابەتەکانی ئەم بەنامەیە کە پێگاتوە لە بابەتێک لەژێر ناونیشانی هونەر و ئەدەبیاتی پێشڕەو بوار خۆشکەری کەشێکی شۆڕژگەڕانە لە نووسینی پەیمان. بەو هیوایی ناوەڕۆکی بەرنامەی ئەمڕۆمان جێگای سەرنجی ئێوەی خۆشەویست بێت و لەگەڵمان بن بۆ بینینێ و بیستنی ئەم بابەتەش. هونەر و ئەدەبیاتی پێشڕەو بوار خۆشکەری کەشێکی شۆڕژگەڕانە. نووسینی پەیمان. هونەر و ئەدەبیات وەک یەکێک لە قەوەرەکانی وشیاری کۆمەڵایەتی و بەشێک لە ڕووبەنایەکی سیاسی کە زادەی وجودێکی کۆمەڵایەتیە دەور و نەخشێکی کارامە و کارایی لە ڕەوتی گەشەی کۆمەڵ و ئاڵۆگۆڕیەکاندا هەیە. هونەر و ئەدەبیاتی دواکەوتوو کۆنەپەرستانە لە ڕێگەی چاواشەکردنی جەماوەرە یارمەتی دەری تۆکمە و توند و تۆڵکردنەوەی نەزمی کۆن و پەرەپێدان و بوژاندنەوەی پەیوەندی و مناسباتی کۆمەڵایەتی بەسەر چووە. لە حاڵێکدا کە هونەر و ئەدەبیاتی کرێکاری و شۆڕژگێڕانە بۆ جەماوەری وشیار و شۆڕژگەڕی وە خەبەرە هاتووی خەڵک ڕۆڵی چەکێکی بەهێز دەگەڕێکە بەر لەوەی بواری هاتنە ئارای ئاڵوگۆڕ و شۆڕژ ڕەخسابێت لە ڕوانگەی بیر و بۆچوونەوە شۆڕژ دەکاتە زەرورەتێکی حیاتی و بەستێنی بۆ خۆش دەکات و لە جەریانی شۆڕشیشدا خۆی دەبێتە بەشێکی پێویست و گرنگی بەرەی گشتی و هەمەلایەنەی. ئەدەبیاتی کرێکاری لە ئێران و کوردستاندا پێویستە لەو قسە و باسانەی کە بڵین سەبارەت بە هونەر بۆ هونەر ویان هونەر بۆ خەڵک جێ بکەینەوە لەبەرەوەی کە بەبێ کەوتنە نێو داوی دروشمی سیاسی و یان ڕایەڵ و هەودای ئاڵۆزی باسە هونەریەکانەوە باشتر وایە کە سەبارەت بە ئەدەبیاتی ئێستای چینایەتی و توێژ و دیالۆکی ڕاستەقینە بکرێت. واقعەتی کە خەسڵەت و تایبەتمەندی ئەدەبیاتی کرێکاریشە. بەداخەوە تریبوونی زاڵی ئەم و توێژە لە دەستباڵێکدایە کە بەدیعای ڕەتکردنەوەی بەتەواوەتی ئەدەبیاتی لۆژیک یان ئایدۆلۆژیک بۆ خۆ بە دوورگرتن لە هەموو بابەتانەی کە لە ڕاستای پەیکار و تێکۆشانی چینایەتیدا بووە خۆی پەراوێز و بە دوور لە هەموو چەشنە هەڵوێستگرتنێکی کۆمەڵایەتی سیاسی دەزانێت و کاکەڵی ئەدەبیاتەکەشی ئەینی بێلایەنی لە حەڵێکدا کە ئەم بێلایەنیە خۆی لە دوای ویست و داواکاریەکانی سەرمایەداریدا گیری خواردووە. ئەمە دەبیاتە ئەگەر ئەدەبیاتێکی بە تەواوی ئایدۆلۆژیکیش نەبێت دەبێت ئەدەبیاتێکی بەرخۆر و مەسرفگەرا و هەڵبەت بێناوەڕۆک لەبەرەوەی کە چۆتە مەغزەت و چۆتە بڵێن خزمەت نیزامی سەرمایەداری و ئەوە خودی سەرمایە سالارانیش کە لە پاڵ ئەنجومەنە ئەدەبیە جۆرا و جۆرەکان و هەموو چەشنە خەڵاتێکی ئەدەبی و باقیشێوە و شەگرد و دەخلەکاریەکانی تریاندا لە هەوڵی پەرە و بەرەودان و بە ئەدەبیاتە خەسی و پوچەکانیاندان کە بە یارمەتی ئەم تری بوونە زاڵی بەدەستیانەوەیە. کرێکاران وەک چینێکی کۆمەڵایەتی و زۆرینەی ئەندامانی کۆمەڵگا هونەر و ئەدەبیاتی تایبەت بەخۆیان هەیە وەک چۆن سەرمایەداریش وەک کەمینەیەک خەریکە بابەتەکانی تایبەت بەخۆی پەروەردە دەکات و پەرەیان پێدات. ئەدەبیاتێکی کە تەنزی تاڵی دژواریەکانی کار لەگەڵ نەفرەت و بێزاری لە کاری کرێگرتەیی و بێگانەبوون بە ئازانیاری واگاهی و بۆ وشیاریکردنەوە دەردەبڕێت. ئەدەبیاتێکی کارێکاریە نەک ئەو درۆ گەورە و قەبانەی وابوونەتە هەوێن و ماتریالی ئەدەبیاتی بۆ جوایی و کاری کرێگرتەیی بە بابەتێکی چارهەڵ نەگر و تەنانەت پیرۆزیش دەزانێت کە لە درێژە و بەردەوام بوونی تا خاوەنکار مافی ئەوەی هەیە لە داهاتی کاری کرێکاران سوود و قازانجێکی زیاتری بەرکەوێت و ئەگەر شتێکی زیاتری بە کرێکاردا پێی وایە خێری پێکردووە. ئاساییە کە کەمینەی خاوەندە سەڵات و پلەپایەکان بۆ پاراستنی ماف و پەرژەوەندیەکانیان دەیانەوێت بارودۆخەکە پارێزراو بێ و هەر چەشناڵ و گۆڕێک لە ڕاستای دژ بە بەرژەوەندیەکانیان دەبینن. لە بەرامبەریشدا زۆرینەی بێبەش و زۆر لێکراو بۆ ئەوەی دەرویەکی ڕوون بەڕووی ژیان و بەڕێوەچوونیدا بکرێتەوە حەزی لە ئاڵوگۆڕە و بە پیرەوە دەچێت. کەمینەی خاوەن بەرژەوەندی کە خۆی بێ ئەوەی ڕۆڵێکی لە بەرهەمهێناندا هەبێ و تەنیا چاودێری ڕەوتی بەرهەمهێنانی چینی زۆرینەیە هەوڵە بەکردەوەکان بە سووک چاولێ دەکەن و دەکۆشن تا هەوڵە نەزەریەکان بە تەواوی لە هەوڵە بەکردەوەیەکان جیا بکەنەوە. لەلایەکی دیکەشەوە ئەکرێ بڵین چینی زۆرینە مەجالێکی بۆ کار و کۆششی سربەخۆیانەی نەزەری لەبەردەستانیە. چینی کەمینەش چون ڕاستەوخۆ لەگەڵ ژیانی بەکردەوەدا نامۆیە ئاساییە لە ڕاستیەکان دوورکەوێتەوە و خەڵوەت نشینی کاخی خەیاڵی خۆی بێت.
لە حاڵێکدا کە زۆرینە لەبەر ئەوەی تێکەڵاوی ڕەوتی ژیانی بەکردەوەیە لەگەڵ ڕاستیەکاندا دەستە و یەخەیە دەکرێ بوترێ واقعگەرایە کەوا بێ دەتوانین بوونی دوو جۆر هونەری جیاواز هەر لە بەرەبەیانی سەرهەڵدانی تەمەدونەوە بەدی بکەین و لێکی هەڵاوێرین واتە هونەری واقعگەرایانەی زۆرینەی عەوام و هونەری ناواقعگەرانی کەمینەی خەواس. بەڵێ بینەران لێرەدا ناوەڕێکی کورد وەردەگرینەوە و دێمەولاتە. ئەدەبیاتی کرێکاری. ئەدەبیاتی کرێکاری ئەدەبیاتێکە کە ژیان و حوزوری شوێنەدار و کاریگەری هێزی کار و کرێکاران لە بەرامبەر سەرمایە و سەرمایەداراندا وێنا دەکات بەدەر لەوەی کە بەدیهێنەری ئەم ئەدەبیاتە خۆی کرێکار بێدیاندا. بە پێچەوانەی ڕابردوو ناکرێت تەنیا بەهۆی بوونی پوتک و چەکوژ یان حوزوری کرێکارێکی ڕێکپۆش کە بە ڕێکەوت عاشقی کچی خاوەن کارخانەکەش دەبێت. لە بابەتێکدا ناوی بنین ئەدەبیاتی کرێکاری یان ئەدەبیاتێکی کرێکاری کە داهێنەرانە و زیندوو بێت پێویستە ڕواڵەتی ژیان و خەباتی ئەم چینە لە ڕاستای دەرخستنی ناکۆکی و کێشمەکێشمی کار و سەرمایەدا دەربخات یان وەک بەشێک لەم ناکۆکیانە چاوی لێ بکرێت. لە کۆمەڵگای ئەمەدا ئاستی هەستیار بوون سەبارەت بە مەسایل و بابەتە کرێکاریەکان گەلێک نزمە. ئەدەبیاتی کرێکاری کە بەردەوامی خراوەتە پراوێزەوە دەتوانێت وێڕای هەڵخراندنی کردار لە کۆمەلگادا سەبارەت بە بابەتە کرێکاریەکان وەک تریبوونێکیش بێت بۆ دەربڕینی دەرد و ئازارەکانی چینی کرێکار و خەڵکی زەحمەتکێش و زۆر لێکراو. ئەدەبیاتی ڕیشەداری کرێکاری کە ئیسالەتەکەی نەک لە شێوەی بۆ ماوەی و ئێرسی سەرمایە سالاری بەڵکو لە چەشنی ئینسانی و سروشتیەکەی بێت دەتوانێت کاریگەری بنەڕەتی لەسەر فەرهەنگێک دابنێت کە پێکهاتەکەی پێکهاتەی کۆمەلگایەکە کە لێو ڕێژە لە ناکۆکی کۆمەلگایەکی نەخۆش کە لە حرەکەتی بەناچاری خۆیدا کەوتۆتە قۆناغی بەرزەخیە و وێڕای هەوڵدان و گەڕان بەدوای ڕێگای چارەسەری ناکۆکیەکاندا لە پەڕینەوە لەم بەرزەخی ئێستا لە ئەگەری تونند و تیژیەکانی پێکدادانی چینایەتی بە زمانی ئاسایی خۆی زمانێکی کە هەمووان تێی بگەن کەم بکاتەوە. ئەدەبیاتی کرێکاری لەگەڵ ئەوەی کە پێی وایە لە ئێستادا تاریکی گۆڕۆپانەکەی داگیر کردووە بەڵام ترۆسکایی وەستێرەکانیش دەبینێت بڕوای بە هەتاهەتایی بوونی ئەم تاریشیە نییە ناهێڵێ یان قەت ئاسمان بەبێ ئەستێرە بمێنێتەوە لەبەرەوەی ئاسمان قەت بێ ئەستێرە نییە. ئەدەبیاتی کرێکاری ئەدەبیاتێکی چاوکرانەوە و وشیارانەیە ئەدەبیاتی کرێکاری کە ڕاستەوخۆ لە ناخی بەرینترین چینی کۆمەڵایەتیەوە شکڵ دەگرێت ئامڕازێکە بۆ دەربڕینی ئەوین و خۆشەویستی ڕەنج و ئازار ئامانج و ئارەزوو دنیا بینی و بەگشتی ئەواتفی ئەم چینە. چینی کرێکار ئەم قۆناغی چەندین جار لە مێژوودا لەوانە لە سەرودەمی شۆڕشی ئۆکتۆبەردا بەبوونە خاوەنی گەلێک بەرهەمی بەنرخی وەک دایکی ماکسیم گۆرکی نینا و هیتر تەجروبە کردووە. نووسەران ئەدیبان و شاعیرانێکی زۆر لە ئێران و کوردستان لەم یەک دوو سەدەی ڕابردوودا هەوڵیان داوە لەم بوارەدا چالاک بن وەجێ پەنجەشیان دیار بێ یان دیارە هەرچەندە کە نەیانتوانیوە بەرهەمێکی پاک و پاڵاوتەیە دەبی کرێکاریش بەرهەم بێنن. دەتوانین ئاماژە بەگەلێک نمونە لە هونەر و ئەدەبیاتی کرێکاری ئێران و کوردستان لە قۆناغی ئێستادا بکەین و ناویان بەرین. لەوانە شانۆنامەی عەباساغا کرێکاری ئێران ناسیۆناڵی سەعید سوڵتانپور یان بەرهەمی شاعیر و نووسەرانێکی وەک سەمەد بێهرەنگی عەلی ئەشرەف دەوێشیان و لاهوتی خۆسرە و گوڵسرخی ڕێبوار سولەیمان قاسمیانی بەشێک لە بەرهەمەکانی ئەحمەد شاملۆ قانع ئەحمەد بازگر سەید عەلی ساڵحی و کەسانی تریش. ئەدەبیاتی کرێکاری لەگەڵ پەرەسەندنی ڕۆژ لە ڕۆژ زیاتری ئەم چین و وشیاربوونەوەی ویست و داواکاریەکانی شکڵ و شێوەی کامڵتر و بابەتی تر بەخۆیەوە دەگرێت. ئەدەبیاتی کرێکاری ئەدەبیاتی پەرەپێدان و پیرۆزیکردنی هەژاری نییە. ئەدەبیاتی سڕینەوەی مناسەبات و پەیوەندی سەرمایەداریە. بە هەر ڕادەیەک خەباتی چینایەتی لە ڕاستای ناسین و لە نێوبردننی ناکۆکیەکانی ئێستا قوڵتر دەبێتەوە ئەم ئەدەبیاتەش زیاتر گەشە دەکات و بەرەو کامڵبوون دەچێت. ئەمڕۆزەکانی ئەمڕۆی پەیوەندیگرتن وەک ئینتەرنێت ماهوارە دەتوانن بکەونە اختیاری چینی کرێکارەوە و بخرێنە خزمەت گەشە و پەرەپێدان و سەقامگیری ئەدەبیاتی کرێکاری. ئەم ئامڕازە زمانێکی نوێی بەرهەمهێنانی دەقی کرێکاری دەبێت کە بەرەو گشتگیر بوونە. دەتوانین بڵێن بەنا بە قەیرانێکی فەرهەنگی و کۆمەڵایەتی کە داوێنگری کۆمەڵگای جیهانی بەگشتی و ئێران بە تایبەتی بووە و ئەدەبیاتی سەربووی بۆ ژوایش
توانای وەڵامدانەوەی نییە پێی ئەدەبیاتی داهاتوو ئەدەبیاتێکی کرێکاری و ئینسان محور و ئازادی خوازانەیە. با لێرەدا کورتەباسێکی دکتۆر تەقی ئەرانی سەبارەت بە پێناسە و کارکردنی هونەر و ئەدەبیاتی بخوێنینەوە کە یارمەتیدەری ناسینی زیاتری دەور و نەخشی هونەرە لە پەنتای کۆمەڵگادا. هونەریش وەک زانست، فەلسەفە، ماف و شتی تر یەکێک لە ئاکامەکانی ژیانی مادی بەشەرە. مەبەست لەم وتارە ئەوەیە کە بیسەلمێنین هونەر بگرە لەم ڕوانگەوە کە یەکێکە لە دەرکەوتەکانی ڕۆحی بەشەرە، مادیە و بە یەکێک لە دەرەنجامەکانی ژیانی بە کۆمەڵی مرۆڤ دەژمێردرێ، واتە هەروەکو چۆن زانست و فەلسەفە و ماف و ئاین بە ئەگەشتی تەواوی دیاردە کۆمەڵایەتیەکان ئاکامی هەلومەرج و بارودۆخی کۆمەڵگان، هونەریش بەپێی هەوڵدان گەشەکردنی یان لاوەزبوونی شێوەی بەرهەمهێنانی سەروەت لە حاڵی حاڵدا یان نشستیدایە. بەواتەیەکی تر هونەریش وەک باقی دیاردە کۆمەڵایەتیەکانی تر لەژێر کاردانەوەی بارودۆخی بەرهەمهێنان و شەرایەتی مادی سەردەمەکەیدایە. بەڵێ بینەران، ناوبڕێکی کوردی وەردەگرم دێم وڵات. بەڵێ بینەران، بۆ ئەوەی بابەتەکە ڕوونتر بێتەوە پێویستە بزانین هونەر چییە و چ ڕۆڵێک لە کۆمەڵگادا دەکێڕێت. مرۆڤ هەر تەنیا بیر ناکاتەوە، ئەو خاوەنی زۆر هەستەوە تفیشە. هەڵبەت ئەم هەست و نەستە نابێ وەک شتێکی غەیرە مادی چاوی لێ بکەین، ئەمانەش تایبەتمەندی مادیان هەیە. لە هەر حاڵدا مرۆڤ بەدیتنی کردەوەی باش شاد و بەبینینی خراپەکان یان خراپەکاری دڵگران دەبێت و ماوەیەک خۆشحاڵ و سەردەمێک خەمناک دەبێت. کاتێک هەیلی هیوایە و ئارەزووی لە شتێکە و کاتێکی تریش بە پێچەوانە، بەگشتی چون هەست و حەز و ئارەزوەکانی بەشەر بێسنوورە، هونەر ئەم هەست و نەستە کۆ دەکاتەوە و لە ڕێگای شکڵ و ڕواڵەتی هەست پێکراوەوە وەک وتە، دەنگ و جوڵە یان لە ڕێگای کەرەستەی ترەوە دەردەبڕێ. شێعر، مۆسیقاوە شێوەکاری هەر کامیان بڵین یەکێک لە دیاردەکانی هونەرن کەوابێ دەتوانین بڵین هونەر کەرەستەی کۆمەڵایەتیکردنی هەستەکانەوەیان وەک تۆڵستۆی دەڵێ هونەر کەرەستەی گواستنەوە و تەشەنەی ئەواتفە. لەگەڵکو هەر پارچەیەک موزیکێک لێ بدرێ بە خێرای گشت هەستگەلی مۆسیقاژەنی هونەرمەند دەچێتە ناخی بێسەرەوە و دەیخاتە ژێر کاریگەری خۆیەوە. بەم چەشنە ئەواتفی تاکی هونەرمەند دەبێتە هەستێکی کۆمەڵایەتی، شێوەکاری، پەیکەرسازی، شێعر و بیناسازیش لەم ڕوانگەوە وەک مۆسیقان. ئێستا کە تەعریفی هونەر واتە لێکدانەوەی شێوەگەلی مادی هەست پێکرا و دەور و نەخشە کۆمەڵایەتیەکەی یانی بەگشتی کردنی هەستگەلی تاکە کەسمان بۆ دەرکەوت. پێویستە بزانین کە گەشە و هەڵدانی هونەر پەیوەندی بە چه هۆکارگەلێکەوە هەیە و تا چ ڕادێک گەشە و هەڵدانی کۆمەڵایەتی کاردانەوەی لەسەر هەڵدان و پوکاندنەوەی هونەر هەیە. هونەر بە هەر شکل و شێوەیەک چاو لێ بکرێ و لەبەر چاو بگیرێ بە شێوەی ڕاستەوخۆ یان ناڕاستەوخۆ بەهۆی زەنجیرەیەک پەیوەندی ئاکامی بارودۆخی ئابووری و ڕادەی گەشەی کەرەستەی فەنی کۆمەڵگایە. بە هەر هەندازەیەک ئامێرەکانی مۆسیقا لە وڵاتێکدا پێشکەوتوت دەردەبێت و هەر بۆ ڕادەیەش بەرهەمە مۆسیقیەکەی کامەڵتر و باشترە لە بەرهەمی مۆسیقای وڵاتانی کە ئێستاش لە کەرەستە کۆن و سنەتیەکان کەڵک وەردەگرن. ئەگەر تا ڕادەیەک لە کۆمەڵگای سەرەتایی بەشەردا هونەرێک سەری هەڵدابێ، یەقینەن پەیوەندێکی ڕاستەوخۆی لەگەڵ پێداویستی بەکردەی ژیانی مادیەوە بووە. کۆنترین هونەرەکان چۆپی و مۆسیقا و شێعرن. لە نێو گشت هونەرەکاندا بیناسازی خاوەنی لایەنێکی فەنی ترە و لاکامدا پەیڕەوی بیناسازی لە پێداویستی مادیەکانی ڕوونتر و بەرچاوترە. لە سەرەتادا مەبەست لە دروستکردنی بینا تەنیا پێداویستیەکی بەتەواوی مادی بەشەر بووە. معبەدەکانی یۆنان و تاقی گوتێک لاساییکردنەوەی بینادارێنەکانی کۆن کە بەتەواوی لەسەر ئەساسی پێداویستێکی مادی بیناکرا بوو، واتە ئەینەن هەر ئەو بینایەمان بە کەرەستەگەلێکی تر و قایمتر دروست کرد. بەشێکی بەرچاو لەو شعرانەی کە لە سەردەمی مولک ئەلتەوایفی داوتراوە تەنیا لە مەدح و وەسەنای ئەمیران و دەسەڵاتداراندا بووە، بەشێکی تری هەر چەند ڕاستەوخۆ ملکەچی بارودۆخی مادی نەبووە، بەڵام بە شێوەی ناڕاستەوخۆ محکومی سیستەمی ئابووری ئەو سەردەمە بووە. لەگەڵەوەشدا پێویستە بە پێی مەکتەبی ماتریالیسم بڵین کە ئەو هونەرانەش بەش بە حاڵی خۆیان بوونەتە هۆی گەشە و تەکامڵی ژیانی کۆمەڵایەتی و پێویستی سەرهەڵدانی نووسەرانێکی وەکو تۆڵستۆی، توسواک، گۆرگی، سەمەد بێهرەنگی و مارکێز و زۆر کەسی تر. واتە بەرهەمەکانی هونەرمەندانی سەدەکانی ڕابردوو بوونەتە سەرچاوی سەرهەڵدانی بە سەدان مرۆڤی هەڵکەوتەی وەکو ئەمانە.
بەگشتی پێویستەوە بڵین کە ئەگەر تاریفی هونەر وەک تعبیری نەستەکان بە چەشنی مادی هەستپێکرا و دەور و نەخشی کۆمەڵایەتیەکەی بەگشتیکردنی هەزگە لە تاکیەکان بزانین بەم شێوەیە خوێندنەوەی شارەکانی سەعدی و مەولەوی و هاوقەتارەکانیان هەستی ئێمە نابزوێن مەگەر ئەو کاتەی ئاستی بیرکردنەوەمان تا سنووری سەردەمەکەی ئەوان ببینەوە و بیبینە دواوە و لە بیرخۆمانی ببەرینەوە کە لە چه سەردەمێکدا دەژین گوێ نەدەینە گەشەی تەکنەلۆژی و گرمەی ماشینی زەبەلاحی گەشەی ئابووری و ئاڵوگۆڕە کۆمەڵایەتیەکان و چاومان لە حاند ئەو شۆڕشە نامە و سەرسوڕهێنەرە یان ئەو شۆڕشە فکریەی سەردەم کە پای ماتریالیزمی لە دنیای لە باری ئابووری و پێشکەوتوی نوێی پێکهێناوە. دشيل بوجوات كل شاو بكيل بوجوات كل شدشيل بوجوات كل شاو بكيل بوجوات كل كيل قرتوا بيان حياة ميلي من ساكن أمن رنجبا خسار كل هر درم تادت وانو چه غریبی شارانم هر دروم تا دتوانم چه غریبی شارانم ویل شای زلفانم شدا شیل بوجوات کر چاو بکل گیان بوجوات کر کل گردوا بیان حیات میلی من سار کرد أمن الرنج بخسار كيف سینه شیخ مولانا بخشیا یا دوکانا لسینه شیخ مولانا بخشیا یا دوکانا یار مارا میگیانا ام شوم لا میوانا یار مارا میگیانا ام شوم لا میوانا شدشل بوجوات كير شابكيل بوجوات كير شدشل بوجوات كير شابكيل بوجوات كير كيل قرتوا بيان حياة ميلي من سار كير أمن الرنج بخسار كير
ڕەنجی دووری دولبەرم بۆ کوشتنی من کافیە ڕەنجی دووری ئەی دولبەرم بۆ کوشتنی من کافیە گەر لە دونیادا من گەر لە دونیادا من هیچ مەینەتی دیکەم نەبێ ڕەمزی دڵداری لە زینێ فێر نەبوو یارم دەنا ڕەمزی دڵداری لە زینێ فێر نەبوو یارم دەنا کواوینداری وەفاداری وەکو منم ئەم نەبێ هەیدا دەیدا 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 دەریای یارە یارە یارەی هەیدا دەیدات داد و فغان میوانە و ئەتوالاد و قەد باریکەی وەک بلو میوانە و ئەتوالاد و قەد باریکەی وەک بلو سەرکوڵمی یاڵ و جوانە وەک گوڵاڵەی شارازووە سەرکوڵمی یاڵ و جوانە وەک گوڵاڵەی شارازووە شەدەشێل بۆ جوات کرد چاو بەکێل بۆ جوات کرد شەدەشێل بۆ جوات کرد چاو بەکێل بۆ جوات کرد کێت گرتووە بە یار حەیات مەیلی منێ سار کرد ئەمنێ دەربەدار کرد بەڵێ عزیزان بەم شێوە هاتینە کۆتایی بەرنامەم هەفتەیەمان تا بەیەگەشتنەوەیکی تر لە بەرنامەی دیدار و ڕاوە ژیانێکی خۆشتان بۆ بە ئاوات دەخوازم.